جەیمی سوێب ئەنسێلادۆسی لەسەر مانجی سوحەل دۆزیەوە کە ئاو بە 100 کیلۆمەتر دەباتە بۆ شای ئاسمان. زانایان چاودێری مانجی سەهۆڵاوی سوحەلیان کردووە کە ئەنسێلادۆس بارستەیەکی گەورەی هەڵمی ئاو بەرز دەکاتەوە بۆ شای ئاسمان و پێدەچێ ئەم بارستە هەڵمی ئاوە زۆرێک لەو ماددە کیمیایانەی تێدا بێت کە پێویستن بۆ دروستبوونی ژیان. بە ئەپی نوێی ڕئیمەیجن دەتوانی وێنە کۆنەکانت نوێ بکەیتەوە. زیرەشی دەستکرد خەریکە جیهانی وێنە دەگۆڕێت کۆمپانیای مای هێریتەیج کە پێشتر بە بەرنامەیەکی بە هەمان ناوناوبانجی دەرکردبوو ئێستا ئەپێکی نوێی بەناوی ڕئیمەیجن بە هاوکاری زیرەشی دەستکرد بڵاو کردەوە کە ئامانجی سەرچیەکەی باشترکردنی ڕوونی وێنە کۆنەکان و لابردنی هێڵەکان و ڕەنگکردنی ڕەش و سپی وێنەیە و تەنانەت وێنەی ئەنیمەیشنیش دەگۆڕێت. توێژەرانی ئەمریکی سەرکەوتوو بوون لە داهێنانی شێوازێک کە دەتوانرێت کارەبا لە هەواوە بەرهەم بهێنرێت. ئەندازیارانی زانکۆی ماساچوستس شێوازی چەند داهێناوە بۆ ئەوەی بتوانن هەر مادەیەک بەکاربهێنن بۆ دروستکردنی ئامێرێک بۆ بەرهەمێنانی کارەبا لە هەوادا. بە گوتەی ئەوان نهێنی سەرەکی دروستکردنی ئەو ئامێرانە بریتیە لە دروستکردنی نانۆکون کە قوڵایەکەی کەمتر لە 100 نانۆمەتر بێت. بە گوێرەی توێژەران شێداری هەوا دەتوانرێت بە سەرچاوێکی جێگیر بۆ وزە هەژمار بکرێت کە بە پێچەوانەی تیشتی خۆر و بە بەردەوامی بەردەستە. تا ئێستا بەهۆی نەبوونی تەکنەلۆژیای پێویست نەتواندراوە ئەم سەرچاوە گرنگە سوودی لێوەربگیرێت، بەڵام بەم شێوازە نوێ دەتوانرێت ئەم وزەیە بە یارمەتی ماددەی سروشتی و ناسروشتی و بایۆلۆجی بەدەست بهێنێت.